4 ساڵ تێدەپەڕێت بەسەر کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان. بزانین دەستەی ئامار چی کردووە بۆ ئەم ڕێژێ زۆرەی دانیشتوان هێرێمی کوردستان وە بۆ ئامارەکان بە تایبەت لەسەر ڕێژەی دانیشتوان. بۆیە میوانداری بەڕێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستانمان کردووە لە ستۆدیۆی کوردستان 24 لەگەڵمانە. بەڕێز سیروان بەخێر هاتی ئەم کاتت باش. زۆر سپاس. پێم بڵێ پێش هەموو شتێ جیاوازی ڕێژەکە بەراوردێ بکەین بە وڵاتانی جیهان، ینی لە ئاستی خۆماندا لە چڕی دانیشتواندا لەگەڵ چڕی وڵاتێکی دیکە یاخود بڵێن جیهان لە چه ئاستێکدایە؟ چڕی دانیشتوان لە هەرێمی کوردستان نزیکەی 140 کەسە بۆ هەر کیلومتر دووجا لە هەرێمی کوردستان، زۆرترینی لە پارێزگای دوهۆکە و کەمترینیشی لە پارێزگای سلێمانیە. ڕێژەیەکی نەزۆرە و نەکەمە ئەوانەی کە لەسەر و 500 یان 600 بن لە هەر کیلومتر دووجا ئەوە ئەبێتە چڕیەکی زۆر، واتە تۆ قەبارەیەکی زۆری دانیشتوان لە 1 کیلومتر دووجا نیشتەجێن. بەنسبەت دانیشتوان لە هەرێمی کوردستان ئەوەی کە ئەمڕۆ ئێمە ڕاگەیاندنمان وت کە ژمارەکەی 6 میلیۆن و 556,752 ئەوە وەکو تۆ باست کرد، ئەوە تەنها ژمارەی دانیشتوانی پێشبینی کراوی دانیشتوان هی خەڵقی هەرێمی کوردستانە، ئەویتر ئاوارە و پەنابەرە. ئەگەر هەمووی کۆکەیتەوە وەکوەوەی کە پیشانرا لێرە زیاد لە 7 میلیۆن و 400,000 کەس لە هەرێمی کوردستان نیشتەجێن. ئەمە زۆر جار ئەم خاڵە باس ناکرێت لە میدیاکانە کە دانیشتوانی هەرێمی کوردستان تەنها ئەو دانیشتوانە نین کە خەڵکی ئێرن، خەڵکی پارێزگاکان، بەڵکو خەڵقی تریش کە هاتوۆتە هەرێمی کوردستان ئەگەر هات وایە سەرژمێری بکرایە ئەوانە لەسەر هەرێمی کوردستانە ژمارەکە، چکە ئەمە کاریگەری خۆی هەیە لەسەر ئابووری، لەسەر زۆر بابەتی تری تەندروستی و پەروەردە لەو شوێنەی کە لێ نیشتەجێن. باشە کاک سروانەمە لەسەر ئاستی وتمان ژمارەی دانیشتوان و چڕی دانیشتوان باشە، لەسەر گەشەی دانیشتوان لە چه ئاستێکدا بەراورد بە وڵاتانی جیهان گەشەی ئێمەش بەراورد بە وڵاتانە باشە و یاخود گەشەکەی دواکەوتووە و لە ئاستی چه وڵاتێکی جیهاندا؟ گەشەی دانیشتوان لە هەرێمی کوردستان هێشتا باشە، کاڵین باشە مەقسەمانەوەیە کە کاریگەری نەکردووە وەکو وڵاتانی تر لە ئەوروپا و لە بازی وڵاتانی ڕۆژ ئاوای ئاسیا کە ڕۆژهەڵاتی ئاسیا کە ڕێژەی بەپیتبوون لەو وڵاتانە وای لێ هاتووە کە ئەوەی کۆچی دواییە کە قەرەبوو ناکرێتەوە بە ڕێگای لەدایک بوون. لە هەرێمی کوردستان هێشتا بەپیتبوون سێ لە سەد، یان بە تێکڕا سێ مناڵ بۆ هەر ئافرەتێک لە سووری ژیانی لە 15 ساڵ بۆ 49 ساڵە. ئەمە ڕێژەیەکی بەرزە یان ڕێژەیەکی معقولە. ئەگەر هات و دابەزی بۆ 2.1 یان خوارەوەی 2.1 ئەو کاتە بێ ئێمە لەوە بترسین کە لە ئایندەدا ژمارەی ئەو کەسانی کە لەدایکە بن کەمترە بێ لەو ژمارەی ئەو کەسانەی کە کۆچی دوایی یەکەن. ڕێژەی گەشەی ساڵانەی 2% لە هەرێمی کوردستان ئەمە 2023 وا خەمڵان نومانە ئێمە پێشتر لە 2009 کە دوایین هەوڵ درا بۆ سەرژمێری گەشە ئەو کاتە لە هەرێمی کوردستان 2.9% بوو، واتە 9% گەشەکە دابەزیوە لە سەراستی هەرێمی کوردستان. باشە بینە سەر پێنوێنە گرنگەکانی یابووری بەپێی پێوەری دانیشتوان لە دیارترینیان نرخی بەکاربەر و ڕێژەی هەڵاوسانە. ئەگەر سیرێکی ئەم 4 ساڵەی کابینەی نوێم بکەین بزانین لەم 4 ساڵەدا توانای کڕینی بەکاربەر بەرز بۆتەوە یاخود ڕێژەکە لە چه ئاستێکدا بووە و جیاوازی چی بووە بە تایبەت لەو 4 ساڵەی کابینەی نوێمدا لەگەڵ پێشووتر؟ نیشاندەرێکی گرنگی ئابووریەوەی تۆ باست کرد مۆزوعی هەڵاوسانە یان نرخی بەکاربەرە. ئێمە ماگانە لە دەستەی ئامار ئەو ژمارەیە بڵاوەکەینەوە پێش 2019 و ئەوانە ئێمە لە داکشان بووین بە حکمی ئەو قەیرانانەی کە هەرێمی کوردستان و عێراقی گرتوبەوە وازەحە مۆزوعی داعش و دابەزینی نرخی ناوت کە لاڵین داکشان ئەواتە هێزی کڕین لە هی هاوڵاتیان زعیف بوو بە تایبەتی لە کەرتی گشتیا کە موچە ئەو کاتە زۆر بە مەزبوطی نایرا. بەڵام لە 2019 و بەسەرەوە وەزعەکە تۆزێ باشتر بوو. قەیرانی کڕۆنا وای لێ کرد دیسانەوە بارەی ئابووریەکە دیسانەوە تێک بچێ بە تایبەتی لە ڕووی هەڵاوسان و داکشانەوە. لە دوای تەوابوونی قەیرانی کڕۆنا لە ناوەڕاستی 2021 بەسەرەوە ئەبینین ئێمە مانگانە کە بەراورد یەکەین لەگەڵ مانگی پێشوو یان لەگەڵ ساڵی پێشووتر
ڕێژەی بەرزبوون و نزمبوونەکەی بە پۆینتە، یعنی بەرزە بێتەوە بە پۆین 6 دابەزێتەوە بە پۆین 3، ئەمە وا ئەگەینێ کە تۆ تا حەدێکی گەورە ئابوووریەکەت مستەقڕە ئاساییە. ئەگەر هاتوو لە مانگێکە یان لە ماوەی ساڵێکە ڕێژەی بەرزبوونەوەی هەڵاوسان گەیشتە ئاسی وەکو لە وڵاتانی دەوروبەرمان هەیەکەی بینین لە تورکیا و لە ئێران کە باسەکرێ لە سەروو 50% یان 70% 60%، ئەوە کاریگەریە بێ لەسەر هێزی کڕینی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان ئەو حاڵەتە ڕووی نەداوە تاوەکو ئێستا تەسەووریش ناکرێ لە ئایندەدا ڕوودا، چونکە هێشتا وڵاتی ئێمە مستەقڕە بە بەراورد بە وڵاتانی دەوروبەر. واتە توانای کڕین بەرز بۆتەوە؟ بەڵێ توانای کڕین بەرز بۆتەوە. باشە بەڕێز سیروان، دەستکەوتەکانی دەستەی ئامارچی بووە لە ماوەی ئەم 4 ساڵەدا چیتان کردووە؟ هیچ ڕووپێویە کراوە؟ ئەمە توانم ئاماژە بە 3 ڕووپێوی گەورە بەم جگە لەو ڕووپێوەی کە قەرارە 4 ڕۆژی کە دەستی پێ بکەین، ئەویش گەورەترین ڕووپێوە دوای سەرژمێری ساباسیەکەم لە 2019 ڕووپێوی لاوان و گەنجانمان ئەنجامدا کە ئەمە ڕووپێویەکی 10 ساڵ جارێک ئەنجامەدرێ بە هاوکاری وێنایە. ئەوە ڕامانگەیان لە 2020 بەداخەوە نەمانتوانی هیچ ڕووپێوێ بکەین لەبەرەوەی کۆڕۆنا هەبوو. لە جیهان لە 2021 دەستمان پێ کرد و ڕووپێوێکی گەورەی تری تایبەت بە بارودۆخی کۆمەڵایەتی و تەندروستی ئافرەتانمان جێبەجێ کرد و لە هەمان ساڵیشدا ڕووپێوی هێزی کارمان ئەنجامدا کە یەکێکە لە ڕووپێوە گرنگەکان بۆ نیشاندەرە ئابوووریەکان تایبەت بە هێزی کار. 4 ڕۆژیکە کە کاتە 15 حوت بڕیارە لەگەڵ دەستگای ناوەندی ئاماری عێراق بە هاوکاری بانکی دەولی بچینە مەیدان بۆ جێبەجێکردنی ڕووپێوی بارودۆخی ئابووری و کۆمەڵایەتی خێزان لە هەرێمی کوردستان و عێراقیش کە لە کۆتایی ساڵێکە خاینی ئەم ڕووپێوە کە لە کۆتایی ئەو ساڵە بانکی دەولیشی کردنەوە بە دەتاکانە کاتوە توانین هێڵ و ڕێژەی هەژاری نوێ دەربێنین لی. باشە ئەنجامی ئەو ڕووپێویانەی کە ساڵانی پێشووتر کردوتانە 2019 و 21 چۆن بۆ ئەنجامەکانی بەراورد بە وڵاتانی جیهان؟ ئێمە زیاتر بەراوردیەکەین بە عێراق لەبەرەوەی ئێمە لە سنووری دەوڵەتی عێراقین. نیشاندەرەکان بە تایبەتی لە ڕووی گەیشتن بە پەروەردە، گەیشتن بە تەندروستی، خزمەت گوزارێت تەندروستی سەرەتاییەکان، ئەمانە هەمووی لە ئاستی زۆر پێشتردایە نەوەک لە ناوچەکانی تری عێراق هەبێ. دیسانەوە مۆزوعی کۆرۆنا تێکی یابوو تۆزێک ئەوانە، بەڵام دوای ئەوەی کە استقراری کرد ئێمە بینین ینی ڕێژەی گەیشتن بە قوتابخانەیان چوون ناو قوتابخانە هی بنەڕەتی نزیکەی بۆ هەر ڕەگەزی نێرومی هەردووچیان گەشتۆتە 98-99%. ئەمە لە کاتێکدا لە عێراق نزیکەی 90%. نیشاندەرەکانی تر کە ئێمە ئەتوانین ئاماژەی پێین بابەتی زیابوونی هێزی کار لە کەرتی تایبەت. پێش 2019 ئەوانەی کە لە کەرتی تایبەت کاریانە کرد ڕێژەکەی نزیک بوو لەوانەی کە لە کەرتی گشتی کاریانە کرد. لە ڕووپێوی هێزی کار کە لە 2021 ئەنجاممان ناوە بۆمان دەرکەوت کە نزیکەی 64% ئەوانەی کە ئیشەکەن لە کەرتی تایبەتن و ئەوانەی کە لە کەرتی گشتیشان دابەزیوە بۆ 38% دوای ئەوەی کە 45% بوو. ئەمە چی ئەگەینێتەوە کە ئاگەینێت ئەو 3 ساڵەی ئەخیرە یان لە 2019 و بەسەرەوە تا 2022 کاریگەری بەرنامەکانی حکوومەت بۆ بەهێزکردنی کەرتی تایبەت وای نیشاننا کە هێزی کار لە کەرتی تایبەت زیای کردووە و لە کەرتی گشتیش لەبەرەوەی لە کەرتی تایبەت زیای کردو لە کەرتی گشتی کە دابەش یەکەیتەوە کەم بۆتەوە. باشە لە ڕووی پەروەردە و خوێندەواریە بەراورد بە عێراق چۆنە هەرێمی کوردستان؟ ئێمە مەوزوعی نەخوێنەواری ئەمە خاڵێکی گرنگە. نەخوێنەواری بە تایبەتی لە گروپی تەمەنی ئەوانەی کە تەمەنیان لە سەر و 50 ساڵ و بەسەرەوەی ئەبینین ڕێژەی نەخوێنەواری زیاترە ئەو کاتێک کە عێراق هێشتا کۆنتترۆلی هەرێمی کوردستانی کردبوو، پێشمەرگە چالاکیە کرد، شەڕ هەبوو لە کوردستان، ئەمانە نەگەشت بوون بە خوێندن. ئێستا لە دوای ساڵانی نەوەتەوە کە ئەبینین گروپی تەمەنی دوای ساڵانی نەوەتەوە کە لەدایک بوون تا ئێستا ڕێژەی نەخوێنەواریان زۆر کەمترە لەوانەی کە ئێستادا لە عێراقدا هەیەواتە وێنەکە پێچەوانە بۆتەوە. جاران لە عێراق ڕێژەی نەخوێنەواری کەمتر بوو، لە هەرێمی کوردستان زیاتر بوو، ئێستا بە پێچەوانەیە ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیە کەمە بێتەوە هی نەخوێنەواری و ئێمە لە ڕێگای ڕووپێوەکان بە تایبەتی ڕووپێوی هێشووی فرەنیشاندەر کە تایبەتە بۆ مۆزوعی خوێندن و خوێندنی مناڵ و ئافرەت ئەوە قەرارە لە سەرەتای ساڵی داهاتوو دەستی پێ بکەین ئەنجامی بین بۆمان دەرەکەوێت لەگەڵ ڕابردووشدا بەراوردمان کردووە کە ڕێژەی نەخوێنەواری کەمی کردووە. باشە
هەژاری چۆنە لە هەرێمی کوردستان و عێراق دوایین بەتایبەت لەو 4 ساڵەی کابینەی نوێم بەڵێ دوایین ڕێژەی هەژاری بەداخەوە کە هەمانە ئێمەی 2010 2010 ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان 5.45 لە سەد بووە بەڵام لە دوای 2010 هیچ ڕوپێویەک ئەنجام نەدراوە بۆ دیاریکردنی ڕێژەی هەژاری لەبەرەوەی هێڵی هەژاریمان نەبووە بەڵام ئێمە تەسەور ناکەین لە دەستەی ئامار هەرچەند ئێمە تەسەور ناڕۆین هەموو جارێ باسم کردووە بەڵام ئەوەی ئێمە پێشبینیەکەین ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان کاریگەری ئەوتۆی بەخۆیەوە نەبینی بێت لە دوای 2010 واتە زیا بکە ئەگەر ئێمە ڕوپێوێکمان ئەنجام باە لە ساڵی 2020 ڕەنگە کاریگەری هەبووە و کاتە لەسەر هەژاری بە حکمی کۆرۆنا بەڵام ئێستا دوای 2 ساڵ لە تەوابوونی کۆرۆنا نزیکەی 2 ساڵ لە تەوابوونی کۆرۆنا تەسەور ناکەین ڕێژەکان بۆ شێوازە بێت کە باسەکرێت لە عێراق بە پێچەوانە هێشتا باس لەوە کرێت کە ڕێژەکەی سەر و 20 سەدە باشە چەند ساڵە عێراق لە سەرژمێرێکی گشتیەکە چی کردووە بۆ ئەمە ئایا هیچ ئامادەکاریە کراوە بەنیازن بیکەنەوە کەی دەست پێکاریان ئێمە پێم وابێت لە زۆربەی بڵتنەکانی هەواڵیش هەر کاتێک کە تۆ لێرەوەی منە و پرسیارم لێ کردویتەوە کە بزانین ئایا کەی دەست ئەکرێت بە سەرژمێری گشتی لە عێراق ئەمە پرسیارێکی تۆزێ زەحمەتە سەرژمێری لە عێراق بۆتە حقایەتیشی دوور و درێژ 36 ساڵ ئەنجام نەدراوە ئێمە و ژمارانی کە بڵاویەکەینەوە لێرە هەموو ژمارەی خەمڵێنراویە بە ڕێگای ناڕاستەخۆ دەربان کردووە هەرچەندە ئێمە ئەزانینەوە زۆر نزیکە لە واقع لەبەرەوەی بە ڕێگای ڕاست و دروست خەمڵاندنەکانمان کردووە بەڵام سەرژمێری ئەم ساڵ 100 میلیارد دیناری بۆ دانراوە ئەوە نێ من ئاگادار بم لە بودجێ عێراق بۆ ئەم ساڵ 12.67 لە سەدەکەی بۆ هەرێمی کوردستانە قەرارە بێت و باقیەکەی بۆ عێراقا پارەکە مشکلە نییە پارەکە هات بەڵام ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنی سەرژمێری بە بینینی خۆم ئەوەی کە ئەیبینم لە عێراقدا ئەگوزارێ بە تایبەتی لە وەزارەتی پلاندانانی عێراق بەو ئاڕاستەیە ناڕوە کە لە دوای ساڵ و نیوە 2 ساڵی کە ئێمە بتوانین سەرژمێری ئەنجام بین ئەوان ئەڵێن لە 2024 ئەنجامیین بەڵام من پێشبینیەوە ناکەم باشە ژمارەی دانیشتوانی عێراق ئێستا 42 میلیۆن یا 43 میلیۆن سەر و 42 میلیۆنەوان خەمڵاندویان ئەوانیش نزیک بۆ 43 باشە ئەو 7 میلیۆن و زیاترەی کە ژمارەی دانیشتوانی هەرێمی کوردستانە بەراورد بە 43 میلیۆنەی عێراق 170 کات 70.3 کات باشە پشکاتە ئەگەر لەسەرم پێوەرەش بێت پشکی هەرێمی کوردستانە بێت 170 بێت بەڵام بۆ هەموو کاتێک لەوە کەمتر یان کاتێ سەرژمێری کرێ ئەوە یەک لای یەکرێتەوە ئەکرێت سەرژمێری بکرێەوە ئەوە یەک لای بکرێتەوە ینی پشکەکەی خۆمان هەر بەپی خۆمان ئەزانانی و پرسیارە پێم خۆشە کردت ئێمە ئەگەر هەوارە و پەنابەری لێ دەربێنی وەزارەتی پلاندانانی عێراق ئەڵێ بۆ 2020 هەرێمی کوردستان 14% عێراق پێکەینێت ئەوان چەند ناوچەیەکی هەرێمی کوردستانیشان هەیە کە ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی هەرێمدایە ئەوان لەسەر پارێزگای نینەوە هەژماریەکەن فایدە ناحیەی فایدە و مرکزی قەزای شێخان ناحیەی زیرکان و چەند گوندێکی دەوروبەریان ئەوانە هەمووی لەسەر پارێزگای نینەوە هەژماریان کردووە ئەگەر ئەوانش بێنە سەر هەرێمی کوردستان کە ئەوەی ئێمە کردومانە لە دەستی ئامار چکە حکوومەتی هەرێم لە بودجەی خۆی ئەو خزمەت گوزاریانە ئەگەینێ بۆ ئەوێ کە هەیە لەوێ ئەوانەوەیان حساب نەکردو ئەگەر ئەمە حساب بکەین ڕێژەکەمان ئەگاتە 15%. ئەگەر ئەوارە و پەنابەر بێنیتە سەری پەنابەریش ئەگەر لابێ ئەوارەش بێنیتە سەری خۆی ئەبێ وابێ ئەگەر تۆ چی باسی بودجە بکەی ئەبێ باسی ئەو خاڵانە بکەیت کە تۆ ئێستا ئاماژەت پێیا ئەوان ئەڵێن 12.67 بە حقیقت من نازانم 12.67 لە چۆ هاتەوە سەر ڕای ئەوەی کە لە ڕێگای وەزارەتی پلاندانانی خۆشمانەوە پرسیارمان کردووە لە بەغا ئەم ڕێژەیە 12.67 چکە زۆر ینی ڕقەمێکی سەیرە 12.67 ینی بۆ 12.5 نەبوو بۆ 13 نەبوو بۆ 12 ینی معنایەوەی پشتیان بەستووە بە شتێک من بە ڕێگای ناڕاستەخۆ پرسیارم کرد پێشماوەیە کە ئەمە چییە جوابەکە ئەوە بوو کە لە زمانی ئەنجامدانی ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستان دوای ئەوە یان پێش ئەوە سەرۆکوەزیرانی عێراق ئەو کاتە بە شێوازێ لە شێوازەکان معادلەیەکی دروست کرد کە وتی ئەمە ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستانە بۆ شێوازەیە ئەوەی من بیستومە ڕاستیەکە چێ نازانم ڕاستە ئێوە هەوڵتان ناوە بۆی کە بتوانن ئەو ڕاستیە لە ڕێگەی ئامار و داتاکانی خۆتانەوە پیان گەێن و کە ئەو داتایی کە ئەوان بە ئایا بە ڕاستیان نادروستە
بۆیان ڕێکخەنەوە. هەموو جارێکە باسیەکەینەوە ئەڵێن ئێمە خەمڵاندنی خۆمانمان کردووە، ئێمەش ئەڵێن ئێمە خەمڵاندنی خۆمامان کردووە کە داواکەین پێکەوە کارکەین بۆ ئەوەی بزانین کامیان ڕاستە کامیان نزیکە ئەوان نایەنە پێشەوە و دائیمەن ئەشڵێن ئەمانەوێت سەرژمێری ئەنجام بدرێت بۆ ئەوەی ئەو بابەتە یەکلایی بکرێتەوە، بەڵام سەرژمێری وەکو باسم کرد ئەو ئامادەکاریانێک کە کراوە تاوەکو ئیستا ئەوە ناگەینێکە سەرژمێری لە 2024 ئەنجام بدرێت سەرڕای ئەوەی کە هێشتا بابەتی گرنگ هەیە کە چارەسەر نەکراوە لە نێوان هەرێم و بەغا بابەتی ئەنجامدانی سەرژمێری لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەیە بۆ هیوایان کە سەرژمێری بکرێت و ئیتر ڕاستیەکەیان بۆ ڕوون ببێتەوە. هیواداری نێمەش نەجاتمانە بێ لە بابەتی ئەوەی کە خەمڵاندن و خەمڵاندن نییە ئەوە ڕاستە و ئەوە ڕاست نییە. بەڕێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئاماری هەرێمی کوردستان لەگەڵ مابووی زۆر سپاس.